سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕانی هاوکارم هاتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەوڵەکانی ئەمڕۆ پێنجشەممە 29 سەر ماوەزی 1403 هەتاوی سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. دەست بە سەرکردنی هاوڵاتیەکی دیکە لە شاری مەهاباد، لە سێدارەدانی پێنج بەندکراو لە زیندانەکانی مەهاباد، حەمەدان و ڕوودبار، مەترسی لە سێدارەدانی پویا قوبادی لە زیندانی ئەڤین، دژایەتی دادستانی تاران لەگەڵ مەرەخەسی دەرمانی متەلب ئەحمەدیان، گواستنەوەی دوو هاوڵاتی بۆ زیندانەکانی شنۆ و نەغەدە، دوورکەوتنەوەی 12,000 قوتابی پارێزگای کوردستان لە خوێندن، چالاکی کوردان و دۆستانیان بۆ پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان، کوژران و برینداربوونی دەیان تێرۆریستی ئەردۆغان لە کۆبانێ، کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە شارۆچکەی سەنعەتی تەجریش و گیان لەدەستان و برینداربوونی دەکرێکار لە چەند شاری ئێران. دەست بە سەرکردنی هاوڵاتیەکی دیکە لە شاری مەهاباد. ڕۆژی دووشەممە 26 سەرماوەز، هاوڵاتیەکی دیکەی خەڵکی مەهاباد بە ناوی نازەنین ئەلیاسی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان نازەنین ئەلیاسی پاشبانکران بۆ ئیدارەی ئیتلاعاتی مەهاباد دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. دەست بە سەرکردنی ئەو شارۆمەندە لە حاڵێکدایە کە ڕژیمی سەرکوتگەری کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا 13 هاوڵاتی دیکەی خەڵکی ئەو شارەی بە هۆکارێکی نادیار دەست بەسەر کردووە. لە سێدارەدانی پێنج بەندکراو لە زیندانەکانی مەهاباد، حەمەدان و ڕوودبار. ڕۆژی چوارشەممە 28 سەرماوەزی 1403 حکمی ئیعدامی پێنج بەندکراو بەناوەکانی ڕەحیم بەرین، جەماڵ نەبورە، عەلی ئەکبەر قەریب ساردەوی، حامید بەسیرەت و محەممەد شەمس لە زیندانەکانی مەهاباد، حەمەدان و ڕوودبار جێبەجێکرا. بە پێی زانیاریەکان ڕەحیم بەرین بە تۆمەتی کوشتنی مامورێکی ڕەژیم و جەماڵ نەبورە بە تۆمەتی کوشتنی بانقاس لە زیندانی مەهاباد لە سێدارە دراون. لە زیندانی ڕوودباریش دوو بەندکراو بەناوەکانی عەلی ئەکبەر قەریب ساردەوی و حامید بەسیرەت بە تۆمەتی کوشتنی بانقاس ئیعدام کراون و لە زیندانی هەمەدانیش بەندکراوێک بە ناوی محەممەد شەمس بە تۆمەتی پەیوەندیدار بە ماددەی هۆشبەر لە سێدارە دراوە. مەترسی لە سێدارەدانی پویا قوبادی لە زیندانی ئەڤین. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، گیانی پویا قوبادی بەندکراوی سیاسی کورد و خوێندکاری دەرچووی ئەندازیاری بەرق لە زانکۆی کوردستان پاش سەپاندنی سزای ئیعدام بەسەریدا لە مەترسیدا. بە پێی زانیاریەکان پویا قوبادی ئەندازیاری بەرق و خەڵکی شارستانی سۆنقۆری سەر بە پارێزگای کرماشانە کە لە بواری هونەریدا چالاکە و ژەنیاری ئامێری سنتور و گۆرانی بێژ بووە. ناوبراو لە ڕۆژی 4 ڕەشەمەی ساڵی 1402 هاوڕێ لەگەڵ 5 شارۆمەندی دیکە بە ناوەکانی ئەکبەر دانشوەرکار، سەید محەممەد تەقەوی سەنددەهی، بابەک عەلیپور، وەحید بەنی ئامریان و سەید ئەبوولحەسەن مۆنتەزر دەست بەسەر و دواتر لەلایەن لەقی 26 دادگای ئینقلابی تارانەوە بە تۆمەتی بەغی بە ئیعدام مەحکوم کران. دژایەتی دادستانی تاران لەگەڵ مەرەخەسی دەرمانی متەلب ئەحمەدیان. بە وتەی چالاکانی مافی مرۆڤ، دۆخی تەندروستی متەلب ئەحمەدیان بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ئەڤین ناجێگیرە و دادستانی تاران لەگەڵ پێدانی مەرەخەسی دەرمانی بەو بەندکراوە دژایەتی دەکات. متەلب ئەحمەدیان چەندین نەخۆشی لەوانە شێرپەنجەی ڕیخۆڵەی هەیە و پزیشکانی دەرمانگای زیندان مانەوەی ئەو بەندکراوەیان لە زیندان بە زیانی زانیە و بەڵام بەرپرسانی ئەمنیەتی و قەزای ڕژیم لەگەڵ پێدانی مەرەخەسی دەرمانی با متەلب دژایەتی دەکەن. بە وتەی بنەماڵەی ئەحمەدیان 2 جار وەسیقەی قورسیان بۆ ئازادی متەلب دابین کردووە، بەڵام عەلی ساڵحی دادستانی تاران ڕێگە نادات و نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. گواستنەوەی دوو هاوڵاتی بۆ زیندانەکانی شنۆ و نەغەدە. ڕۆژی چوارشەممە 28 سەرماوەزی 1403
دوو هاوڵاتی خەڵکی شارەکانی شنۆ و پیرانشار بەناوەکانی حاجی بەرزە و یوسف حاجی خۆش بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانیان ڕەوانەی زیندانەکانی نەغەدە و شنۆ کراون. حاجی بەرزە مامۆستای زمانی کوردی خەڵکی گوندی چیانەی پیرانشار ڕۆژی چوارشەممە دەی خاکەلێوەی 1403 لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە شوێنی کارەکەی دەست بەسەر کرا. ناوبراو دواتر لەلایەن لەقی 102 دادگای پیرانشار بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 5 مانگ زیندان و 15 ملیۆن تمەن جەریمەی ماڵی مەحکوم کراوە. لەلایەکی دیکەوە یوسف حاجی خۆش ئەندامی شۆڕای ناوەندی و دەستەی بەڕێوەبەراتی بەرەی یەکگرتووی کورد لە گوندی کۆنە قەڵای شنۆ کە پێشتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نایەرەکانی ڕژیم بە 3 ساڵ و 4 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرابوو، ڕەوانەی زیندانی نەغەدەکراوە. دوورکەوتنەوەی 12,000 قوتابی پارێزگای کوردستان لە خوێندن. ئوستانداری کوردستان ڕۆژی چوارشەممە 28 سەرماوەز ڕایگەیاند زیاتر لە 12,000 قوتابی خەڵکیە و پارێزگایە لە پرۆسەی خوێندن دوورکەوتونەتەوە. ئوستانداری کوردستان وتی 12,300 قوتابیە و پارێزگایە بەهۆی هەژاری و دەستکورتی بنەماڵەکانیان لە پرۆسەی خوێندن دوورکەوتونەتەوە. هەرچەند ڕێژەکە بەراورد بە مامناوەندی کشوەری کەمترە، بەڵام ئامارەکە هەر زۆرە و ئەبێت دەوڵەت کەمی ئیمکاناتی پەروەردە لەو پارێزگایە ئەبێ قەرەبوو بکرێتەوە و ناوەندەکانی پەیوەندیداریش بێت لە ئاستۆخی خراپی ئابووری بنەماڵەکانیان خۆیان بە بەرپرسیار بزانن. چالاکی کوردان و دۆستانیان بۆ پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی چوارشەممە 28 سەرماوەز کوردانی دانیشتووی وڵاتی سوئیس لە شاری ژنێف و کوردان و دۆستانیان لە ئاڵمان لە دوو چالاکی جیاجیادا هێرشەکانی دەوڵەتی تورکیە بۆ سەر ڕۆژاوای کوردستانیان بە توندی مەحکوم کرد. بەپێی راپۆرتەکان کوردانی دانیشتووی سوئیس بە کۆبوونەوە لە بەردەم دەفتەری نەتەوەی گرتووەکان لە شاری ژنێف هێرشەکانی دەوڵەتی تورکیە و گروپە ئیسلامگەراکانی سەر بە وڵاتیان بۆ سەر ڕۆژاوای کوردستان شەرمەزار کرد و خوازیاری پشتیوانی کۆمەڵگەی جیهانی لە خەڵکی ڕۆژاوا بوون. لەلایەکی دیکەوە کوردان و گەنجانی ئەنتەرناسیۆناڵی ئاڵمان دەفتەری تەلەڤیزیۆنی ZDF-یان داگیر کردووە و خوازیاری بە فەرمیناساندنی خۆبەرەوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان وەکو ناوچەیەکی سەربەخۆ لە خاکی سووریە بوون. کوژران و برینداربوونی دەیان تێرۆریستی ئەردۆغان لە کۆبانی. ڕۆژی چوارشەممە 28 سەرماوەز گروپە ئیسلامگەراکانی سەر بە دەوڵەتی تورک هێرشێکی قورسیان کردە سەر بەنداوی تەشرین و پاش بەرخۆدانی شەڕبانان ناچار بە پاشەکشە بوون. بە وتەی بەرپرسانی خۆبەرەوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان تێرۆریستانی سەر بە دەوڵەتی تورک لە 3 لاوە هێرشیان کردوەتە سەر بەنداوی تەشرین و هاوکات ئەرتەشی تورکیەش بە چەکی قورس ناوچەکەی بردمان کردووە. پاش چەند سەعات بەرخۆدانی بێوێنەی شەڕوانان 37 چەکداری ئیسلامگەرا کوژراون، دەیان کەس بریندار و دا تێرۆریست دەست بەسەر کراون. شانی باسەکە بەرپرسانی سیاسی ئاڵمان و فەڕەنسا لە دوو پەیوەندی تەلەفۆنی جیاجیادا سەبارەت بە ئەگەری هێرشی تورکیە بۆ سەر کۆبانی هۆشداریان بە دەوڵەتی ئەردۆغان داوە و ئەرتەشی ئەمریکاش ژمارەیەکی زۆر سەربازی بە کەرەستەی نظامیەوە بۆ ڕەقە و کۆبانی گواستوتەوە. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە شارۆچکەی سەنعەتی تەجریش. ڕۆژی چوارشەممە 28 سەرماوەز کرێکارانی شاغڵ لە شارۆچکەی سەنعەتی تەجریش دژ بە نەبوونی بەرق ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی ناڕازیان ماوەی 1 هەفتەیە کە بەرقی ئەو شارۆچکەیە لەلایەن ئیدارەی بەرقەوە بڕاوە و کرێکاران و خاوەن کارگاکان لەگەڵ مامورانی ئیدارەی بەرق بە شەڕاتون. کرێکاران دەڵێن بەهۆی بڕینی بەردەوامی کارەبا داهاتی ڕۆژانەیان لە دەستداوە و لە دۆخێکی سەختی مەعیشەتیدا دەژین. گیان لە دەستان و برینداربوونی دەکرێکار لە چەند شاری ئێران. ڕۆژی چوارشەممە 28 سەرماوەز بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار کرێکارێک لە شیراز گیانی لە دەستدا و 9 کرێکار لە پاکدەشت و ئیسفەهان بریندار بوون. بە پێی راپۆرتەکان کرێکارێکی ئەفغانستانی لە کاتی کەندنی کارێز لە پاکدەشت بەهۆی داڕمانی زەوی بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشانە کراوە.
لە شاری شیراز کرێکارێک کە 2 ڕۆژ لەمەوبەر بەهۆی کەوتنی پۆمپی چیمەنتۆ بەسەریدا بە سەختی بریندار بوو، پاش 2 ڕۆژ بەستەری بوون ڕۆژی ڕابردوو لە نەخۆشخانە گیانی لەدەستاوە. هەروە 8 کرێکاری ژن کە لە کارگەیەکی بەستەبەندی ئاجیل لە شاری ئیسفەهان کاریان کردووە بەهۆی بڵاوبوونەوەی گازی مۆنۆکسیدی کەربۆن ژاراوی و ڕاوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. خۆپیشاندانی هەزاران کرێکاری فەڕەنسەوی دژ بە دەوڵەت. ڕۆژی چوارشەممە 28 سەرماوەزی 1403 هەزاران کرێکاری فەڕەنسەوی دژ بە سیاسەتی بێکارسازی دەوڵەتی ماکرۆن ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. ئەو چالاکیە کە لە ڕۆژی هەینی و پاش بانگەوازی یەکێتیە کرێکاریەکانی فەڕەنسا دەستی پێکردووە، ڕۆژی چوارشەممە بە شێوەیەکی بەرینتر درێژەی پێدراوە و بە هەزاران کرێکار تێیدا بەشدار بوون. کرێکارانی فەڕەنسەوی لە ئاسیاسەتی بێکارکردن، خصوصی سازی و ڕادەستکردنی کاروباری کرێکارانی بەشی ڕێگەی یاسن بە پەیمانکاران ناڕازین و خوازیاری هەڵوەشانەوەی بڕیارەکانی دەوڵەت بوون. جێگەی ئاماژەیە کە کرێکاران لە پاریز لاستیکیان ئاگرداوە و لە نێوان مەیدانی باستیل تاکو مەیدانی ناتیۆ لەگەڵ هێزەکانی پۆلیس بەشەڕات. دوا هەواڵمان سەبارەتە بە هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر حوستیەکانی یەمەن. شەوی چوارشەممە 28 سەرماوەزی 1403 چەند ناوچەیەکی ژێر دەسەڵاتی حوستیەکانی یەمەن کەوتە بەر هێرشی فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل و زیانێکی زۆریان پێگەشت. بەپێی راپۆرتەکان 2 وزەخانەی کارەبا لە ناوچەکانی حوزەیس و هۆزیانی کە دەکەونە باکوور و باشووری سەنعا، هەروەها لەنگەرگە و پاڵاوگەی نەوتی حودیدە لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیلەوە کراونەتە ئامانج. بەوتەی بەرپرسانی حوسی لەو هێرشانەدا 9 کەس گیانیان لەدەستاوە و چەندین کەسی دیکەش بریندار بوون. بەڵێزان و خۆشەویستان گەشتیاڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا، فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.